ڕێژەی حاجیانی هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕادەگەێنین بە دەقیقی 2120 کەس لە هەرێمی کوردستان حەز دەکات لە ساڵی 2022. ئەم ڕێژەیە ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان دوای هەڵسەنگاندنی بارودۆخی خۆمان تەوزیعی دەکەین بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان، بەسەر ئیدارە سەربەخۆکان و بەسەر قەزا و ناحیەکان بە گوێرەی پشکی دیاریکراوی خۆیان. جێگای ئاماژە پێدانە ڕێژەی حەج لە بۆ دنیا ئەم ساڵ ناگاتە 145 نزیک دەبیتەوە 145 بۆ هەندێک دەوڵەت 143ە. ئێستا بۆ ئێمە بۆ خەڵکی عێراق بۆ هەرێمی کوردستان 143ە. بۆ کە دەرچوون 4659 کەس دەرچوو 4359 حازی 2020 ناوی دەرچوو بۆی بڕوا بۆ حەج. یعنی ئێستا ئێمە قائیمەی 4359 کەسمان هەیە مستحقن مافی خۆیانە بەر لە هەموو کەس ئەوانە ئەبێ بڕۆن لە بۆ حەج. بەڵام لەبەر ئەوەی ڕێژەی حاجیانمان دابەزی بۆ 2120 ئەو ژمارەیە ناڕوات لەبەر ئەوەی وڵاتی عەربستانی سعودی دوو خاڵی دوو مەرجی دانایە لە بۆ هەر کەسێک کە حەز دەکات. یەکەمینیان ئەو کەسێک حەز دەکات عەربستانی سعودیە ڤیزە ناداتە حاجیەک قبولی ناکات داخلی حەز ببیت کەسێک کە تەمەنی 65 ساڵ و بەسەرەوە بی. یعنی ئەوەی موالید 57 ئەو ساڵ شمولی حەز ناکات، 57 56 55 هەتا خوارە شمول ناکات. ئەوانە کە شمول ناکەن کە تەمەنیان 65 ساڵە خۆیان و هاوڵەکانیان 2057 کەسە. ئێمە چ دەکەین لەو حاڵەتە؟ بەڕێوەبەرایەتی حەزەکانی خۆمان ڕاستپاردێت چونکە مامەڵەی حاجیان هەر شارێک لە بەڕێوەبەرایەتی حەزی پارێزگاکەی خۆی دەکرێت. ڕامانسپاردنێ بە ڕێزبەند دێتە خوارێ. مەسەڵەن بۆ نمونە ناوی یەکەم طبعاً هەمووی گروپە ئێمە گروپی ئافرەت هەیە، گروپی سیانی هەیە یان گروپی دوانی هەیە، فیەکانی یان گروپەکانی حازی ئێمە دەستنیشان کرا بە ژمارە دێتە خوارێ. تا ژمارەیەک هەبیت کە شمولی حەز دەکات ژمارە دوو ناڕوات، کە ژمارە دوو ڕۆی ژمارە سێ دەڕوات، هەتا ئەو وەختەی کە عەدەدەکەمان بەش دەکات بڕ دەکات. لە شێ عەدەدەکە ڕاوەستە ئەوانیش ئۆتۆماتیکی بە فەرمانێکی وزاری تەزیل دەکرێن لە بۆ ساڵی داهات. طبعاً پرسیاری یەکەمت ڕێژەی پارەی حەج تا ئێستا دەستنیشان نەکرایە چونکە پارەی حەج زیاترش گوتومە پارەی حەج کە وەردەگیرێت لە حاجی لە بۆ خزمەتی حاجیە تەنها و تەنها لە حاجی سەرف دەکرێت. ئێمە کەی دەتوانین ڕێژەی پارەکە دیار بکەین؟ کاتێک کە بەرچاومان ڕوون بوو مەسارفی تەیارە و فندق و خواردن و گواستنەوە هەمووانمان لە بەرچاو ڕوون بوو ئەو وەختە دیار دەکەین. تا ئێستانەکە لیژنەکانمان لە ئەو هەڵسەنگاندنە تاوانە بووە، نەک ئێمە عێراقیش تاوانە بووە، تا ئێستا هەڵسەنگاندنەکان تاوانە بووە دیار نییە پارەی حەج ئەمساڵ چەندە. کاتێک کە هەڵسەنگاندنەکان لۆ تێچووی حەجتەوا بوو عێراق ڕای دەگەێنی و ئێمەش ڕای دەگەێنی. سەبارەت بە کوردستانەکانی دەرەوەش بەڵێ ساڵانەش ڕێژەیەک لە بۆ حاجیان لە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە هەبووە بە تایبەتی مەخمور. بۆیە لەو ڕێژەیەش کە ئێستا بەشی هەرێمی کوردستان دەبێت بە دڵنیایی و بەشیان دەبێت بە گوێرەی ئەوەی بەریان دەکەوێت. دەستێ بەش خۆش، دەستان خۆش.